سلااوان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پانۆرامای ئەمشەو بۆ گفتوگۆکردن و گەنگەشەکردنی بابەتێکی دیکە ئەمشەو تیشکمان خستوتە سەر بەرتەوازەی نێوان پارتە سیاسیەکان یاخود حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە بەداخەوە لەم سەر وەختەدا پەیوەندی نێوان حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە و لەسەر بەشێکی زۆر لە کێشە و ناکۆچەکانی نێو هەرێمی کوردستان قسەیان یەک نییە یاخود ناکۆکن و بۆ چوونیان چۆن یەک نییە. ئەمەش کاریگەری دروست کردو لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان لەسەر دەرونی هاوڵاتیان بۆ پێی کە حکوومەت هەرێمی کوردستان پێک دێت لە پێکێنەری حکوومەت پێک دێ لەو پارتە سیاسیانی هەرێمی کوردستان کە حکومڕانی دەکەن لە هەرێمی کوردستاندا بۆیە پەرتەوازەی نێو حزبەکان یەکسانە بەوەی کە کاریگەری لەسەر کار و ئەجەنداکانی حکوومەت هەرێمی کوردستان دروستکا کە بەداخەوە هەرێمی کوردستان ئێستا بە کۆمەڵە کێشە و گیر و گرفتی ناخۆشدا تێپەڕدەبین لە سەر و هەمووشانە و گرفتە دارایانی کە بەرەوچی موچەخۆرانی هەرێمی کوردستانی گرتووە و ژیان و گوزەران لە هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر سەخت بووە. دەپرسم ئاخۆ کەی دەبێت ئەم پارتە سیاسیانی هەرێمی کوردستان بەجددی بێنەوە سەرمێزی گفتوگۆ تاکو و دەرچەیەک بۆ ئەم کێشە و گیر و گرفتانە بدۆزنەوە ئەگەر ئەم چاقوەستویە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت و هیچ کام لەلایەنەکان ئامادەنین بێنە سەرمێزی گفتوگۆ بۆ قسەکردن لەسەر کێشە و گیر و گرفتەکان چی چاوەڕێی ئایندە هەرێمی کوردستان دەکات. گفتوگوی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ زۆر بەڕێز هیوا سید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر لەگەڵم دەبێت. کاکی وا سپاس بۆ ئەم دەرفەتە. دەکرێت پێم بڵێ ئەو بارودۆخی کە هەرێمی کوردستان پێی تێپەڕدەبێتی ئەوەیە پارتە سیاسیەکان و حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێباک و بێخەم بن و نەیانەوێ ئاوڕێکی جدی لەو دۆخە بدەنەوە. سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی کورسات. بەداخەوە وەکو ئێوە ئاماژەتان پێدا لە پێشچی بەرنمەکە بارودۆخەکە لە نێوان هێز و لانە سیاسیە کوردستانیەکان یەکجار خراپە. ئەو خراپیە خۆی دەبینتەوە لە پەرتەوازەی نێوماڵی کوردی، پەرتەوازەی هێزە سیاسیەکان لە ئاستی هەرێمی کوردستان. ینی من پێم وایە بە دەرکردن بە مەترسی ئەو قۆناغا کە دەزانین ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری و ئاڵنکاری و ئاڵنگاری زۆر زۆردایە. شەڕی زلهێزەکان خەریکە دەگاتە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. شەڕی حەرەب ئیسرائیل دەستی پێکردووە و زۆرێک لە کارکتەرە پەیوەنددارەکان بە پرسی کورد خەریکن پڕوشی ئەو شەڕیان بەردەکەوێ. شەڕی بەوە کالت گەیشتۆتە هەرێمی کوردستان. دەبینین شەوانە درۆنی وڵاتانی ئیقلیمی پێشتر هەر تورکیا بوو، لە ئێستادا درۆنی تری ناوخۆییش بردومانی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان دەکەن. جگەلەوە دۆخی ژیان و گوزەرانی خەڵک یەکجار خراپە. پەیوەندیەکان لەگەر بەغدا لە ئاستێکە هەموو ڕۆژێک کێشەیەک بۆ هەرێمی کوردستان دروست دەبێت. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە لەسەر پێکێنانی یان هەڵبژاردننی پارێزگاکان تا ئێستا لایەنی کەمی گفتوگۆ و دانیشتێن لە نێوان پێکێنەرەکانی حکوومەت و یان براوەکانی ئەو هەڵبژاردنە هەستی پێ ناکرێ. هەموو ئەمانە وا دەکەن بڵین سنجی سیاسی هەرێمی کوردستان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازی بڕوە. لاوازبوونی هەرێمی کوردستان واتە قۆستنەوەی لەلایەن نارانی هەرێمی کوردستان. بۆیە دەبینین مامەڵەی ئێستای حکوومەتی بەغدا لە بەرامبەر هەرێمی کوردستان بە بارتەقای ئەو بێهێزیەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستان کە ئەویش لێکەوتەی ئەو پەرتەوازە سیاسەیە کە لە نێوان هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا هەیە کە دەرەنجامەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی بەرەو بارودۆخێکی خراپ لە هەرێمی کوردستاندا دەبدرێت. باشە کاکیوە کێ بە بەرپرسیاری یەکەم دەزانی لەوەی کە ئەم دۆخە گەیشتوتە حاڵەتێک کە خەڵک بێ ئومێد بێەوە ئێوە وەک چاودێرانی سیاسی لە بارودۆخەکە بێ ئومێد بن؟
من پێم وایە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە بارتەقای خۆیان ئۆباڵی ئەو بەرپرسیارەتیان لە ئەستۆ دەکرێت بەڵام بە دەرەجەیەک هێزە حکومڕانەکان پارتی و یەکێتی دوایش ئەوانی لەگەر ئەوان لە پێکهێنەری حکوومەتن دوایش هێز و لایەنە سیاسەکانی دیکە چووکە ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ بە تەنیا بەرپرسیارەتەکەی ناکەوێتە سەر دوو هێز بگرێ هێزەکانی تریش لە ئاست ئەو بارودۆخە نابێ بێدەنگ بن بۆیە بە دەرەجەیەک پارتی و یەکێتی دوای هێزەکانی تری بەشدار لە کابینە اینجا هەموو هێز و لایەنە سیاسیەکان دەبێ بەڕاستی لە ئاست ئەم بارودۆخە سەقبەستووە سیاسیە دەبێت دەنگ هەڵبڕن و وشتیاری بدەنە هەموو هێز و لایەنە سیاسەکان کە وەکو باسمان کرد کە ئەوەی کە بەو ڕۆیشتنی پرۆسی سیاسی لە کوردستان بەو ئاراستەیە هەرێمی کوردستان زیاتر لاواز دەکا شەرعیەت ناهێڵێت چونکە ئێستا شەرعیەتەکە لاواز بووە بەڵام شەرعیەتی پەرلەمانی ناهێڵێ مەدەزانین ئێستا لە هەرێمی کوردستان پەرلەمان نەماوە کە پەرلەمان نەمێنێ بە بەردەوامی ئەم بارودۆخە درێژە بچێشێ ئیتر شتێک نامێنێ بە ناو شەرعیەتی ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان بۆیە نابێ ئۆباڵەکە تەنیا بەرپرسیارەتەکە تەنیا بۆ پارتی و یەکێتی بهێڵینەوە هێزەکانی تریش لە ئاست ئەو پێشهاتانی ئێستا لە کوردستان دەگوزارێت دەبێ قسەی خۆیان بکەن ڕخنەی خۆیان بگرن جگە لە هێزەکان خەڵک شەقام میدیا بەڕاستی دەبێت دخبەی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێت لە ئاست ئەم پێشهاتە مەترسیدارەی کە خۆی دەبین تۆ لە لاوازی لە پەرتەوازایی لە نەبوونی لە نەمان و نهێشتنی شەرعیەت و لە لاوازبوون و لە قالبدانی ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان بەڕاستی دەبێت قسەی خۆیان هەبێت قسەی جدی خۆیان هەبێت ئەوەی کە دەێستا دەبینیت ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی گرنگ و چارەنووسازداین کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەوە تاکو ئێستا بەداخەوە چەند جارێک وا دەکەی دواکەوتووە وە کێش و گێر و گرفت هەیە لەسەر خودی یاسای هەڵبژاردن و شێوازی پرۆسەکە بەڵام دوجارە گەربێت و پرۆسەکە ئەنجام بدرێت ئەم لایەنە سیاسیانە پێویستیان بە متمانی خەڵکە وە بارودۆخەکەش بە جۆرێکە خەڵک نیگەرانە ینی پێتوانیە دەبێت لەو لایەنەوە هەرچی زۆر مشهور بخۆن لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە دڵی خەڵک ئاش بکەنەوە بارودۆخەکە بە جۆرێک چاک بکەن کە خەڵک گەشتبین بێ بەوەی جارێکی دیکە متمانە بەو لایەنە سیاسیانە بدات کە حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکەن دەستپێک دەبێت متمانە لە نێوان هێز و لایەنە سیاسەکان دروست بێ بەوەی کە نابێت ناکۆچیەکانیان ینی دیدگای سیاسیان ببێتە هۆکار لەوە زیاتر هەڵبژاردن لە کوردستان نەکرێیان دوا بخرێت چکە دەزانین لە ئێستادا بەڕاستی هەوڵێکەیە لە ئاستی ئیقلیمی و لە ئاستی تەنانەت عراقیش بۆی کە هەڵبژاردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاستەنجی بۆ دروست بکرێ و نەکرێت چکەوە لە بەرژەوەندی ئەوانە ئەو کاتە ئەو واقع ئەزمونە سیاسی کە بۆتە واقع لە عراق و هەرێمی کوردستان کە خۆی لە شەرعیەتی دەستوری لە دەستوری عراقدا دەبێنێتەوە کە پێی دەگوترێکیانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو شەرعیەتە نەمێنێت ئێمە ئەو دەبێ دەرک بەو مەترسێ بکەن هی دووەم بەڕاستی غیابی متمانەی خەڵکە یعنی ئێستا وای لێ هاتووە خەڵک تەنانەت گاڵتەی بە هەڵبژاردن بێ دەبینین لە دوایین هەڵبژاردن کە لە ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عراق کرا ڕێژەی بەشداری لە هەرێمی کوردستان بەڕاستی زۆر کەم بوو ئەمە نیشانەی ئەوەیە کە خەڵک متمانەی بە ئەزمموی سیاسی بە پرۆسی سیاسی بە دیموکراسیت لە هەرێمی کوردستان لاواز بووە بۆ لاواز بۆ لە بەرەوەی بەڕاستی متمانەی بەهێزە سیاسەکان نییە چۆن بتوانین ئەو متمانەیە بجێڕینەوە جارێ دەبێ ئەو مافە بدەینەوە خەڵککە لە ڕێگای سندوقی دەنگدانەوە نوێنەری خۆی هەڵبژێرێت هەڵبژاردنێکی ڕاست و دروست و بێگەر دوور دەزویر بێ بۆی خەڵک تێبگا کە ڕێی ئەو دەتوانێت کاریگەری لەسەر سیستەمی سیاسی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست بکە ئەو متمانەیە دەبێت بۆ دەنگدەری هەرێمی کوردستان بجێڕینەوە ئەویش بۆی کە شەرعیەت جارێکی تێر نەکەوێتە ژێر ئیستفهام کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ژێر ئیستفهامدایە ئی دووەم بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە ژیان و گوزەرانی خەڵکە خەڵک وای لێ هاتووە لەبەر نیگەرانی لە دەسەڵات
پێی وابێ هیچ بەلایەوە گرنگ نییە سبینێ لە هەڵبژاردنێک بەشداری دەکا یان بەشداری ناکە. ئەوە بینیمان تەنانەت ڕەنجی دایەوە لە ناوچەند ناکۆکەکان بە خودی کەرکوچیشەوە، ینی بەو هەموو بانگەشە زۆرەی بەو ململانێت توندەی نێوان هێزە کوردستانیەکان هێشتان ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومنی پارێزگار لە کەرکک ئەوە نەبوو کە خەڵک خەونی پێوە دەبینی. بۆیە بەڕاستی دەبێ هەموو لایەک کار بکەن بۆی ئەو متمانەیە بجێڕینەوە بەبێ جێڕانەوەی متمانە لە نێوان تاچی کورد و لە نێوان دەنگدەری کورد و لە نێوان ئەندامانی هێزولانە سیاسەکان ئەو دۆخەی ئێستا هەیە بەرەو خراپتر دەڕوە بەرەو باشتر ناچێت. کاکێ هیوانی ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت بارودۆخەکە بە چەشنێک خراپە کە ئەگەر بێت و هەرچی زۆر چارەسەر نەکرێت ئەوە پەرچەکردداری خراپتری لێ دەکەوێتەوە و کاریگەری خراپتر دروست دەکات. لە پاڵەمەدا هەندێک لایەن و دەستی دەرەکی هەیە بەرژەوەندیان هەیە لەوەی کە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان پێکەوە تەبانە بن. پێدوان نییە هەر بۆ خۆشی ئەو لایەنە دەرەکیانە هۆکار بن بۆی کە بۆشایەک دروست بکەن لە نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان. ئێمە دەزانین خۆمەگەر تەنیا بین هەڵسەنگاندن بۆ دەسوەردانی ئێستای وڵاتانی ئیقلیم بکەیت دەبێت تۆزێ بگەڕینە دواوە و باگراوندا مێژوویەکەی تێکۆشانی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرین کە هەمیشە لەگەر لە سەردەمی تەنانەت پێش دامەزراندنی دەوڵەت نەتەوەکان لە دوای زەنجی جیهانی یەکەم لە ناوچەکەدا پێشەوەی دەوڵەتی کۆماری عراقی و کۆماری تورکی و سووری و ئێرانی دابمەزرێ ئێمە دەزانین لە ناوچەکەدا کورد خاوەنی کۆمەڕێک میرنیشینی خۆی بووە، بەڵام بە دەسوەردانی وڵاتان بە تایبەتیش لە سەردەمی شەڕی چاڵدێران واکرا و میرنیشینە کوردانە وەکو ئەوەیەک بەکاربێن لە دژی ئەو دەوڵەتانەی کە حکمی ناوچەکەیان دەکرد. کورد دەرسی لەو ڕابردووەی خۆی وەرنەگرت. دوای ئەوەی کە دەرفەتێک لە ناوچەکە دروست بوو دوای زەنجی زیانی یەکەم و ئیتفاقاتی نێودەوڵەتی چەندین دەوڵەتی لێرە دروست کرد، دیسانیش دەرفەتێک بۆ کورد دروست بوو بە تایبەتیش لە ڕێکەوتنامەی سیڤەر ناکۆچێ ناوخۆیەکان یان نەبوونی هەست و ئەجیندای نەتەوەیی وای کرد زارشتر کورد لەو دەرفەتەش سوود وەرنەگرێ. زەنجی جیهانی دووەم دیسان هاتە پێش، چەند وڵاتێکی تر بوونە خاوەنی دەوڵەتی خۆیان، چەند نەتەوەی تر بوونە خاوەنی دەوڵەتی خۆیان و کورد کۆماری ساوای لە مەهاباد دامەزران. دیسان دەسوەردانی ئیقلیمی و ئەو هێزە ئیقلیمیانە وای کرد جارێکی تر کورد ئەو ئەزمونەی کە لە مەهاباد هەیبوو لە دەستی بچێت. ڕاپەڕین دەستکەوتێکی گەورە بوو بۆ خەڵکی کوردستان ساڵی 91 و دوای ئەویش ڕوخانی ڕژێمی سەدام و ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان و جێکردنەوەی ئەو ئەزمونە لە نێو دەستوری عراقدا ئەو دەرفەتە دیسان لە بەردەم هەڕەشەی وڵاتانی ئیقلیمی دروست بووە، ڕوبەڕووی هەڕەشەی وڵاتانی ئیقلیمی دروست بووە. لە ئێستادا وڵاتانی ئیقلیمی هەموو هێزی خۆیان بەکاردێنن بۆی ئەو تەجروبە سیاسی لە هەرێمی کوردستاندا هەیە لەباری بن، لەوەشدا دەست بۆ ناکۆچی ناوخۆیمان دەبن. باشترین دەرفەت بۆ ئەوان بۆ لەباربردننی ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان ناکۆچێ ناخۆیەکانە. بەداخەوە ئێمە نەمانتوانی ئەو کەلێنەی کە دروست بۆ لە نێوان هێز و لایەنە سیاسەکان بۆی دوژمنان و نیارانی کورد و وڵاتانی ئیقلیمی نەیقۆزنەوە دەستی بۆ نەبن، ئەو کەلێنە هەمیشە بەکراوەی ماوەتەوە. بۆیە لە ئێستادا باشترین شت بۆی کە سنوورێک بۆ دەستوەردانی ئیقلیمی دابنین کە ئێستا زۆر بەزاقی هەستی پێدەکرێت. ئەوە ئێستا تەجروبەی نمونەی هەڵبژاردننی کەرکووکم هێناوە، یعنی ناکرێ مەطبەخی دوای هەڵبژاردننی کەرکووک لە وڵاتێکی وەکو تورکیا بێت، ئەو بڕیار بدا چێ پارێزگار دەبێت، ئەو بڕیار بدا کە چێ لیستی براوەیە چێ ئەوەیە. بەڕاستی دەبێ ئەوە بگەڕینەوە بۆ ئستحقاقاتی هەڵبژاردن، چێ براوەی هەڵبژاردنە نەوەک ڕێگا بدەین وڵاتانی ئیقلیمی دەسوەردان لە کاروباری هەرێمی کوردستان بکەن کە کردویانە و کە بەرهەمیشیان هەبووە کە سەرکەوتوش بوونە کە دەرەنجامی ئەو ناکۆچی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دەسوەردانی ئیقلیمیە، عراقە، تورکیا، ئێرانە.
ئەوانە بەڕاستی کاریگەریان هەبووە لەسەر ئەوەی کە ئەو کەلێنەی لە نێوان هێز و لایەنە کوردستانیەکانیان هەیە زیاتر گەورە بکەن و دەسوەردانی زیاتر بکەن لە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستاندا. کەواتانی دەتەوێت ئەوە بڵێ ئەو دەستە دەرەکیانی کە هەن ئەوە بەشدارن لەوەی کە ئەم ناکۆچیانش لە هەرێمی کوردستان تا دێت زیاتر بەرە و گەورەتر بڕوات هێزێکەیە یان ئیرادەیەکێ بۆی بتوانێت ئەم دەستانە ڕابگرێت؟ ئەو ئیرادەی ناخۆیە ئەگەر دەرک بە مەترسیە گەورەکە بکەین هەڵوەستە بکەین و من باسم کرد ئەگە بگەڕینەوە بۆ باگراوندە مێژوویەکان تێبگەین کە وڵاتانی ئیقلیمی بە تایبەتیش ئەو وڵاتانەی کە کوردستانیان بەسەر دابەش کردووە هیچ کاتێک لە بەرژەوەندی کورد هەنگاویان نەناوە بۆیە بەڕاستی دەبێت کورد بەرژەوەندی خۆی لە یەکریزی نێو ماڵی کوردی ببینێتەوە لە ئەجندایەکی سیاسی هاوبەشی کوردستانی ببینێتەوە لە دەرکردن بەو مەترسیان و دەسوەردانی ئەقلیمیدا ببینێتەوە بەدەر لەوە بڕوا دەکەم هیچ کەس بەرژەوەندی خەڵکی کوردستانی ناوێ نەکرد بەرژەوەندی ناوێ بگرا هەوڵ دەدات بۆ لە باربردنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان کە بە خوێن و تێکۆشانی خەڵکی کوردستان بەدەست هاتووە بۆیە هەنگاوی دروست لە یەکریزیدایە هەنگاری دروست لە ئەجندای نیشتیمانی و نەتەوەییدایە هەنگاوی دروست لە دانیشتن لەسەر مێزی گفتوگۆی نێوخۆییدایە نەک چاومان لەوە بێ وڵاتی ئیقلیمی دەستی ئەو بگرێ لە دژی ئەوی تر. کاکێ هیوانی ئێمە لە ئێستادا کۆمەڵک گێروگرفتیشمان هەیە لەگەڵ بەغدایانی لەم ڕۆژەوە بەڕای چاودێران ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان بۆتە بیانوویکی باش بۆ بەغدا کە پێداگر بێ لەسەرەوەی مەرجەکانی خۆی بەسەر هەرێمدا بسەپێنێ. تۆ پێ دوایە ینی پەردبوونی ناوخۆیی نێوان لایەنەکان ئەم کاریگەری لەسەر پەیوەندی و کێشە و ئەو بابەتانی کە لە نێوان بەغدا و هەرێم جێگەی گفتوگۆ دروست کردووە؟ وڵی زۆریش ئەگەر ئێمە هەر بەراوردی کەین ساڵ بە ساڵ دەبینین بێمنەتی بەغدا لە ئاست داخوازەکانی خەڵکی کوردستان لەوەیە کە دەزانێت هێزەکانی کوردستان ناکۆکن لێگەر یەکتر دەزانێت هێزە دەسەڵاتدارەکان بە دوو ئەجندای سیاسی جیاواز دەچێن دانووسان لەگەر پێکاتەکانی تری عراقدا دەکەن ئەو ناکۆچیە زۆر سوئلی ئیسیفادەی لێکراوە لەلایەن دەوڵەتی عراقیەوە بۆیە هەرچی دەبینین داوای هەرچی دەکەین کە خۆی دەبینێتەوە لە ئستحقاقاتی دەستوری ئستحقاقاتی مالی ئەوەی کە لە بودجە هاتووە ئەوەی کە مافی خەڵکی کوردستانە ئەوەی کە پەیوەندی بە جێبەجێکردنی بەندەکانی دەستورە بە ناوچە جێناکۆکانە بە میزانیەیە بە مەکانی پێشمەرگەیە ئستحقاقاتی پێشمەرگەیە هەمووی بە شێوەیەک مامەڵی لێگەر دەکرێت کە ساڵ بە ساڵ دەبی بڵێن خۆزگەمان بە پار خۆزگەمان بە دەسەڵات و کابینەکانی دیکەی ڕابردوو بۆیە دەبینین ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان تەنانەت بۆ موچە دەبێ هەرێم و حکوومەتی هەرێم چاوی لەوە بێ عریزە بدا واستە بکە نامە بنێرێ تا بەغدا قەرزی پێدەدات بەڕاستی ئەمە لەوە سەرچاوی دەبی گرەیەکە ئێمە یەگرتوونین بێگرتووی نامانەوێت بچین داوای مافەکانی خۆمان لە بەغدا بکەین پارتی و یەکێتی کێشەیان هەیە کێشەکانیان ڕەنجی داوەتەوە لە بەغدا ڕەنجی داوەتەوە لە داخوازەکانی خەڵکی کوردستان لە بەغدا لە ئێستاقاقاتی خەڵکی کوردستان لە بەغدا لە بێمنەتی بەغدا لە وەڵامدانەوەی داخوازەکانی خەڵکی کوردستان کاتە لەسەر پەیوەندی نێوان بەغدا وارێم هەردەمێ و پرسیارە بکەم جارێکی دیکانی ئەگەر ئەم پەرتەوازەیە بەم شێوێش بەردەوام بەیانی کەواتە لەگەڵ بەغداش ناگەێت ئەنجامێکی ئێرەنی لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەکرد ناگەینێ بگرە بەغدا ڕۆژ بە ڕۆژ لە ئێمە بێمنەتر دەبێت ڕاستی ئەوە وەڵامەکانی ئەو دوایەمان بینی کاتێک ئەو شاندە یەک لە دوایەکانی هەرێمی کوردستان دەچنە ئەوێ ینی بەڕێوەبەرێکی گشتی لەگەریاندا دەنیشت جاران هەموو گفتوگۆکان لەگەر سەرۆک وەزیران بوو لەگەر وەزیری دارایی بوو وەزیری نەوت بوو لە ئێستادا ئێمە هەندە لاوازین هەندە لاوازی
شاندەکانی هەرێم قۆزراوەتەوە تەنانەت لەوێ پێشوازیەکی شایستە لە شاندەکانی هەرێمی کوردستان ناکرێت. مامەڵەی قەرز و ئەوە لەگەر هەرێمی کوردستان دەکرێت، ئەوەی لە دەستور هاتووە، ئەوە لە یاسای بودجە هاتووە پشتی تێدەکرێت. ڕۆژ بە ڕۆژ هەوڵ دەدرێت بە شێوازێک لە شێوازەکان لە ڕێی دادگای دەستوری، لە ڕێی پشتکردنە مافەکانمان هەرێمی کوردستان لە قاڵب بدرێ کە من جارێکی تریش ئەو ئۆباڵی لاوازبوونی خۆمان دەجێڕمەوە بۆ کێشە ناوخۆیەکانمان. ڕاستە بەغدا دەیەوێت پشت لە مافەکانی خەڵکی کوردستان بکە، بەڵام خۆ پێشتریش وابوو، پێشتریش ئەو هەوڵانە هەبوو، بەڵام لەبەرەوەی هەرێم یەکگرتوو بوو، هەرێم بە ئەیەک ئەجندای سیاسی دەچۆ ناو دانووسانەکان، بەغدا نەیدەتوانی ئەوەی ئێستا دەیکات ساڵێک پێش ئێستا بیکربا، 2 ساڵ پێش ئێستا لە کابینەکانی ڕابردوو بیکربا. بۆیە لە ئێستادا یەکریزی نیشتیمانی، یەک ئەجندای سیاسی، یەکتیمی، یەک قسەیی بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان پێویستیەکی هەنووکە یەک کە دەبێت هەموو لایەکمان بەڕاستی بگەڕێنەوە بۆ ئەوەی یەکریزیە. کاک هیوا خۆ دەزانی دیانی لە سەروەختی سەرهەڵدانی گروپی تیرۆریستی داعش و ئەو شەڕ و ئاڵۆزانی کە دروست بووە نێمی کوردستان بە بەشداریکردنی هێزی پێشمەرگی کوردستان ڕۆڵ و بایەخ و گرنگێکی گەورەی هەبوو، ینی پێگەکەی کە دەکرا لەو سەروەختە سوود و گرنگی زۆری هەبێەوە بە سوود لەوە بگیرێت کە لەو کات و زەمەنەدا هەرێمی کوردستان جێبایەخی دەوڵەتان بوو، بەڵام بەداخەوە کە ئێستا بەڕای چاودێران دەوڵەتانی دنیاش پشتیان لە هەرێمی کوردستان کردووە لە هەندێک ڕۆ، بەڵکو بۆ بەرژەوەندیە دەبڵۆماسیەکانی خۆیان هەرێمی کوردستانیان دەوێت. ئەنی ئەم کێشۆگیر و گرفتانەیش کە ئێستا لە هەرێمی کوردستان هەندیسان نەبوونەتە هۆکارێک بۆ ناومێت بوونی دەوڵەتانی زلهێزیش لەوەی کە ئیتر زۆر بەخەمی قەواری هەرێمی کوردستانەوە نەبن. وەڵاهی ئەمە یەک لە شاشیەکانی هەرێمی کوردستانە. من بڕوا دەکەم 2 ساڵ 3 سال بەردێستا هەر لەو شاشەی ئێوە لەسەر پرسی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان قسەی خۆمان کردووە و ڕەخنەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە کە ئەو خەمساردیە لە یەکگرتنەوەی هەرێمی کوردستان بازی دەبێت. ساڵی پار 5 وڵاتی زلهێز لە هەرێمی کوردستان هۆشداریاندا حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەخنەیان گرت لەوەی کات چیتر ناتوانن تەقەبولی ئەوە بکەن کە لە هەرێمی کوردستان 2 هێزی پێشمەرگەی کوردستان هەبێ، دوو ژمارە حسابی هەبێ بۆ هەرێمی کوردستان، 2 زۆر تەدریب هەبێ، 70 هەبێ. بەڕاستی ئەمە ئەو هۆشداریانە نەچوونە ژێرباری ئەوەی بۆیە بینیمان دوای ئەوە ئەمریکا بەجددی نیگەرانی خۆی دەربڕی لەسەر زاری باڵوێز و قونسڵیان لە هەرێمی کوردستان کە ئەوان تەواو نیگەرانن لەوەی کە هەنگاوەکانی چاکسازی لە ڕیزەکانی پێشمەرگە زۆر بەخاوی دەستنە پێشەوە. لە هەرێمی کوردستان 2 هێزی پێشمەرگەیە، مامەڵەی وان ناتواندرێت لەگەر 2 هێزی پێشمەرگەی کوردستاندا بکرێ. ئەو هۆشداریانە لە بەرچاو نەگیرا. بینیمان ئەم مانگە ئەو بڕە کۆمەکەی کە هاوپەیمانان دەیان کرد بۆ هێزی پێشمەرگە 5 میلیۆن دۆلاری کەم بووە. بەڕاستی دیسانیش هێشتان ئەم هۆشداریانە کاریگەریان نەبووە لەوەی کە پەلە بکرێکە لە چاکسازی کە لە کوردستان هێزێکی پێشمەرگەی یەکگرتوو هەبێت کە ئی هەرێمی کوردستان بێ، حزب نەبێت، ئیعاز لە وەزارەتی پێشمەرگە و لە وەزیری پێشمەرگە وەرگێت. بەڕاستی بۆیە ئەم جۆرە هەڵوێست وەرگرتنە لەلایەن وڵاتانی هاوپەیمانان لە پشتیوانیکردنی هێزی پێشمەرگە کە لەوەی کە نیگەرانت چیتر ناتوانن بۆ شێوە پشتیوانی بکەن، بڕوا دەکەم لە جانبی تریش ئەوان هەڵوێست وەردەگرن، لە کەناڵی دیبلۆماسیش ئەوە وەردەگرن. خۆ ئێستا بەزەقی هەستی پێدەکرێ هەرێمی کوردستان ببۆ مەیدانی هاتن و چوونی شاندە نێودەوڵەتیەکان، وەزیر و سەرۆک وەزیر و سەرۆک کۆماری هەر وڵاتێک هاتبایە عراق دەبا بۆ ڕۆژی دواتر هاتبایە هەرێمی کوردستان. ئێستا چێ لەوانە دەبینین بێن بۆ هەرێمی کوردستان؟ هەموو نیشانەی ئەوەیە کە ئەوان پێشتر
نیگەرانی خۆیان نەشار بووە بە هەرێمی کوردستانیان گوتبوو، بەڵام هەرێمی کوردستان بەڕاستی زۆر خەمساردانە مامەڵی لەگەر ئەو هشداریانە کرد کە ئەمە وا بڕوات کە بەڕاستی چۆن ئێستا بەغدا دەیەوێ هەرێم لە قاڵب بدا، لە ئاستی سیاسی و دیبلۆماسیش هەرێم زیاتر لە قاڵب دەدرێت. ئیتر مامەڵەی ئەوان لە ڕێی بەغداوە دەبێت لەگەر هەرێمی کوردستان، نەک ئەوەی دایرێکت و ڕاستەوخۆ لەگەر هەرێمی کوردستان دابێت. کاکێ هێوانی ئەوەی کە دەبینرێت بارودۆخەکە بەڕادەیەک شێواوەکە گەورەترین دامەزراوەی یاسادانە لە هەرێمی کوردستان پەکی کەوتووە سڕ کراوەکە پەرلەمانی کوردستانە. حکوومەت هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەڵبژانی پەرلەمانی کوردستان بۆ وادەیەکی نادیاردووا بکەوێ کارەکانی دەکەوێتە ژێر پرسیارەوە لە ڕووی یاسایەوە. زۆربەی پایە گرنگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕەنگە بکەونە ژێر پرسیارەوە کە ئەمەش دوجار هەرێمی کوردستان ناچار بە دۆخێکە دەکات کە بۆ هەموو شتێک بگەڕێتەوە بۆ بەغدا. ئەنی هەست بۆ مەترسێ ناکەی یان بە زۆرێک لە زۆرەکان پێشبینی ئەم پێشاتە ناکەی؟ مەڵان لە پێشبینی دەرچووە چکە ئێستا دەزانین بە نەبوونی پەرلەمانی کوردستان بۆی دەڵم پێشبینی چونکە تام سەر وەختەش حکوومەت هەرێمی کوردستان دەڵێت ئێمە سەرچاوی خۆشگوزەرانین بۆ خەڵکی هەرێمی کوردستان. آخر حکوومەتی هەرێمی کوردستان چۆن حکوومەت ئەگەر ئێستا هەمومان دەزانین ئەو حکوومەتە حکوومەتێکی کار بەڕێکەرە، حکوومەتێکە بەدەرە لە چاودێری دەستگای یاسادانان، بەشێک لە دامەزراوەکانی لە دەستەکانی ئێستا کە شەرعیەتیان لە پەرلەمانی کوردستان وەردەگرت. ئێستا پەرلەمانی کوردستان نەماوە لە بەرۆی دەزانین بە تایبەتیش دوای بڕیاری دادگای فدرالی لە ناشەرعیبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و تەنانەت ئاخر بڕیاری کۆمسیۆنی هەڵبژاردن لەوەی کە ئەو وادەی لەلایەن سەرۆکاتی هەرێم کە بۆ مانجی شوبات دیاری کرابوو کاربژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ، ئەوان ڕایانگەیان ناتوانن لەو وادەیە هەڵبژاردن بکەن. بۆیە بەڕاستی گومان دەکرێت لە ئاستی بەغدا هەوڵ بدرێت کە هەڵبژاردن نەکرێت لە هەرێمی کوردستان. هەڵبژاردن نەکرێکی خۆ ئەوەی کە ئێستاش ماوە لە حکوومەتی کار بەڕێکار لە دامەزراوەکانی دیکە شەرعیەتیان نامێنێت، یعنی ئەوە بەڕاستی دەبێت هەموو لایەک دەرک بەو مەترسیە بکەن. ئەو شەرعیەتەی کە باوەکو باسم کرد بە خوێن و فرمێسکی خەڵکی کوردستان بەدی هاتووە ناکرێت دیسان بکرێتە قوربانی ململانەی حزبی لە خۆت زیینەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بۆی هەرچی زووە دەبێت کار بکرێت بۆی کە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی خۆی بکە بۆی جارێکی تر شەرعیەت تازە بکاتەوە لە هەرێمی کوردستان. ئەجینا بەبێ بە غیابی پەرلەمان بڕوا دەکەم دامەزراوەکانی تریش حکوومەتیش دەکەوێتە ژێر پرسیار و ژێر ئەوەی کە ئەو پلانی کە بۆی داڕژراوە کە شەرعیەتی نەمێنێت. کاگی بەبەست لەوە کردکە نیەتێکێ لە بەغداویان لە عێراقەوە کە هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان نەکرێت. ئەنی ئەم نیەتە لە چۆ سەرچاوە دەگرێت شوێ پاڵپشتی دەکات لێ دیارە دەزانین ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە بیدایەت پێش ڕوخانی ڕژێمی سەدام ئەمری واقع بوو، دیفاکتۆ بوو. پەرلەمانی کوردستان لە 92 دوای کێشانەوەی ئیدارەت لای دەسەڵاتی ڕژێمی لە ناوچووی بەعز هەڵبژاردننی خۆی کرد بوو بە ئەمری واقع. دوای ڕوخانی ڕژێمی سەدامیش بە تایبەتیش لە نووسینەوەی دەستور لە ساڵی 2005 و شەرعیەتدانی لە ڕاپرسیەک بەڕاستی هەرێمی کوردستان بوو بە ئەمری واقع. ئەمری واقعە کە پەرلەمانی خۆمان هەیە، حکوومەتی خۆمان هەیە، سیستەمی سیاسی خۆمان هەیە. لە ئێستادا کە تۆ پەرلەمانت نەما، کە تۆ دەرفەتت نەما هەڵبژاردن بۆ پەرلەمان بکەیەوە، ئەوە بەڕاستی خەونێکە کە لە ئێستادا بەشێک لە هێزە سیاسی عراقیەکان بەوەی دەبینن بۆی کە چۆن شەرعیەت ئێستا لە قالب دراوە زیاتریش نەکە لە قالب درێ بگرە هەر نەمینێ. بۆیە بدەبێ هەموو لە هێزە سیاسی کوردستانیەکان دەرێک بەو پلانە بکەن کە بەڕاستی ئومێدێک هەیە کە ئەو واقعی ئێستا واقع دەستوری لە هەرێمی کوردستان هەیە لە ئاستی عراقی خەونی پێوە دەبین، لە ئاستی قلیمی خەونی پێوە دەبینن، لە ئاستی ناخۆشمان زەمینە لە بارە. ئەگەر هەڵبژاردن دەکرێت زەمینە لە بارەکە و خەونەی نەیارانی ئەزمموی سیاسی کورد بێتە دی بۆی کە لە کورد شتێکی نەمێنێ کە پێی دەگوترێ هەرێمی کوردستان و شەرعیەتی سیاسی شەرعیەتی دەستوری. پێت وایە ینی ئەو بارودۆخە
مەترسی دارانی کە جەنابەت باست کرانی گومان لەوەدا نییە کە لایەنە سیاسیەکان هێرمی کوردستان دەرکی پێ دەکەن بەڵام پێت وانە بۆ ئەنی جۆرێک لە بەباکی و لەوە هەبێت کە تێڕوانینی ئەوان بۆ بارودۆخەکان پێچەوانی سەرنجی چاودێرانی سیاسی بە پێیان وابێ کە هەرێمی کوردستان لەوە بێسترە کە بتوانێت لە ڕێگەی جۆرێک لەم قەیران و لەم کێشە و ئاڵۆزیانی کە ئێستا هەیە لە پێگە و گرنگیەکەی بدرێ؟ وڵای من پێم وایە دەرچی پێ ناکەن خۆی ئەگە دەرچیان پێکردبان نەدەبووە بۆ خۆیان هەنگاوەکانیان بکەوێتە خزمەتی ئەو دژایەتیە دەرەچەی کە بۆ هەرێمی کوردستان دەکرێت لە ئێستادا هەموو ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت لە خزمەتی ئەجندای ئیقلیمیە لە خزمەتی لایەنە شۆڤینیە عراقیەکانە کە بەڕاستی دژی بە کولی دژی هەرێمی کوردستانن لە خزمەتی تورکیا لە خزمەتی ئێرانە لە خزمەت بەڕاستی نیارانی ئەوەکو باسم کرد ئەزمموی سیاسی هەرێمی کوردستانە تاکەشێت کە دەتوانرێت ڕێگری لەوە بکاکە ئەجندای ئیقلیمی لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێ یەک ڕێزی نیشتیمانیە ڕێکریزی هێز و سیاسی کوردستانیەکانە یەک ئەجندای سیاسیە کاکە با ناکۆچی نێوان هێز و سیاسەکان هەبێن ناکۆچی زۆر تەبیعیە خۆ بۆ پێتان وایە لە عراق لە نێوان هێز و سیاسەکان ناکۆچی نیە خۆ دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق گەورەترین کوتلە چی بەسەرهات لە ئێستادا لە نێو پرۆسی سیاسی نیە لە عراقدا بەڵام لەبەرەوەی ئەوان دەستوریان هەیە ئەوان دەوڵەتێکی خۆیان هەیە ئەوان بەڕاستی مەترسی لەسەر لە ناوچوونی ئەو دەوڵەتە نیە دەستور هەموو شتەکانیان کۆ دەکاتەوە سەر یەکتر لە ئێستادا ئەوەی کە جێگەی نیگەرانیە دوای ئەو هەموو ساڵە لە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان نەتوانراوە دەستورێک بۆ هەرێمی کوردستان دادرێ و شەرعەتی پێ بدرێ ئێستا ئێمە دۆخەکەمان گەیشتۆتە قۆناغێک کە پێی دەگوترێت دەڵەمێ کە نەیاری زۆری بۆی هەیە بۆیە بەڕاستی دەبێت ئێمە وا بیر بکەینەوە کە هەڕەشەکان لەسەر ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان هەڕەشەی جددین کورد نەیاری زۆری هەیە ئێمە خۆشمان لە ناوخۆی خۆمان ئەوەی کە دەیکەین ئەوەی کە ئەو پەرتەوازەیە کە لە هەرێمی کوردستانەیە دەچێتە خزمەتی ئەو ئەجندای نیارانی خەڵکی کوردستان بۆیە دەبێت بگەڕێینەوە بۆی ناکۆچیەکان وەلا بنین و دەرێک بە مەترسیەکانی جددی سەر هەرێمی کوردستان بکەین ئێمە مەترسی ناوخۆیمان هەیە مەترسی ژیان و گوزەرانی خەڵکمان هەیە مەترسی ئەوە هەیە کە ئێستا بینیمان ساڵی پار تەنها حکوومەت توانی نۆ و سەدا بەش بکە گلەیی دەکەی ڕەخنە دەکەی دەڕێ ئۆباڵەکەی لە ئەستۆی حکوومەتی عراقیە یعنی نازانێ خەڵک نازانێ بەرەوچی چێ بگرێ ئەوە چەند مانگە نیوەی مامۆستایانی هەرێمی کوردستان لەسەر شەقامن یعنی سەرۆک وەزیرانی عراق ئامادەیە پێشوازی لە نوێنەرانی مامۆستایانی ناڕازی بکە بەڵام لێرەدا هیچ بەرپرسێک ئامادەنیان لە گەریان دابنیشێ و گویان لێ بگرێ خەڵک ژیانی خراپە خەڵک ژیانی لە مەترسیە ئازادەکان ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان لە پاشەکشەدان ژیان و گوزەرانی خەڵک خراپە باج و سەرانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ خەڵک دڵنیانیە لەوەی کە لە ئەمنیەتی خۆی لە ژیانی خۆی لەوەی کە سبەی ڕۆژێ بتوانرێت یعنی ژیانێکی خۆش گوزەران لە هەرێمی کوردستان بەڕێوە بە بۆی بەڕاستی دەبێ هەموو ئەو مەترسیانە کە مەترسی جددین بە هەند وەربژیرێن دەسەڵات نابێ خەمساردانە مامەڵە لەگەر ئەو واقع بکە کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە کە واقعێکی تاڵە کە لە بەردەم هەڕەشەدایە کە لە بەردەم لە ناوچوونی شەرعەتی هەرێمی کوردستاندایە. زۆر سپاس بۆ بەڕێزی و سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرە و لەگەڵمان بووی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوەر بن.